بۆ ڕێکلامکردن لە کوردستان 24 پەیوەندی بکەن بە کۆمپانیای ئۆری میدیا. دەی ئۆکتۆبەر دەنگدانە بۆ هەڵبژاردنە گشتیەکەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. مستەفا کازمی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران دەڵێت ئێمە وەکو عێراق خۆمان ئامادە کردو و کاندیدیشمان هەیە. کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراقی شەڵێ ئێمە هەموو هەوڵێکمان داوە و هەموو ئامادەکاریەکمان کردووە بۆ ئەوەی هەڵبژاردنێکی پاک و بێگەرد بەڕێوەبەرین و دوور لە ساختەکاری. ئەوەی پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە پارتە سیاسیەکان لە ڕێی کاندیدەکانیانەوە دەنگیان بە بانکەشەی هەڵبژاردن کردووە. بەڵام ئەوەی گرنگە بەلامانەوە ئەم شەو لەم دیبەیتەدا باسیکەین ئەویش ناوچە کوردستانی کێشە لە سەرەکانە. بابزانین حکوومەتی هەرێمی کوردستان یاخود کورد چۆن خۆی ئامادە کردووە بۆ ئەو ناوچانە و ئایا لەم هەڵبژاردنەدا ئەتوانن حکوومەتی هەرێمی کوردستان یاخود نوێنەرەکانی کورد ئەتوانن ئەو ناوچانە لەدەست زوڵم و زۆر و تعریبکردن ڕزگار بکەن. ئەمانە و چەندین پرسیاری تر لەلایەن میوانەکانمانەوە وەڵامە درێتەوانێ کە بە سوپاسەوە هەرێک لە بەڕێزان دژوار فایق ڕاوێژکاری باڵا لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی هەرێم بۆ ناوچە جێناکۆکەکان بەڕێزیان لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە. زۆر بەخێر بێ کاک دژوار. هەروەها کاک عیماد باجەلان شرۆڤەکاری سیاسی بەڕێزیشیان سپاس بۆی کە ئامادە بووی لەگەڵمان. لە ستۆدیۆکانیشمان لە دهۆکەوە بەڕێز سعید جەردۆ چاودێری سیاسی. سپاس کاک سعید کە ئەم شەو ئامادەی لەگەڵمان. دووبارە بەخێر بن. سوپاسانەکەم با دەست بکەین با گفتوگۆکانمان. کاک دژوار پێم خۆشە لە بەڕێستانەوە دەست پێ بکەم. هەڵبژاردننی عێراقا هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراقا کورد ئەبینین لە هەرێمی کوردستان پارتە سیاسیەکان زۆر باش خۆیان ئامادە کردووە ئەڵێن ئێمە دەمانوێت زۆرترین دەنگ زۆرترین ڕێژەی کورسی بەدەستبێنین بۆی شەڕی مافەکان بکەین لە داهاتوودا لە پەرلەمانی عێراق. بەڵام ئەوەی گرنگە بابزانین حکوومەتی هەرێمی کوردستان چۆن خۆی ئامادە کردووە بۆ ناوچە کێشە لە سەرەکان کە ئەمە تەوری سەرەکی گفتوگۆکەی ئەم شەومانە. حکوومەتی هەرێمی کوردستان بەعام وەکو بەرنامەیەکی لۆکاڵ لە کاتی هەڵبژاردنەکان ڕاستپاردە و ڕێنمایی یاسایی و سیاسی کەلتوری خۆی هەیە. ئەوەی گەلە سەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستانە هەموو ئاسانکاریەکە کە هەڵبژاردنێکی پاک و بێگەرد بکرێ و داواشی کردو لە زاری سەرۆکی حکوومەتەوە کە هەڵمەتێکی هەڵبژاردننی هێمنانە و لەسەرخۆ بکرێ. هێزەکانی ئەمن و ئاسایش لە کوردستانیش ئامادەن بۆ پاراستنی ئەو ڕێرەسمی هەڵمەتی هەڵبژاردنە و بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان بۆی هەڵبژاردنێکی چاک و بێگەرد بکرێت. بەنسبەت ناوچە کوردستانەکانەوە خۆتان نەزانن ئێمە دەسەڵاتی ئیداری و سیاسی و ئەمنی و عسکەری لەو ناوچانە بەدەست ئێمەوە نییە. زۆرشمان داوا کرد کە ئیدارێکی مشتەرەک هەبێ، زۆرمان داوا کرد لە مەلەفی ئەمنی و عسکەری ئێمە بەشدار بین چونکە ئەم هەڵبژاردنەوە هەڵبژاردنەکانی تر نییە. ئەم هەڵبژاردنە چاوێکی زۆری لەسەرە. بەڵام بەداخەوە هەرچە موافقەتیان کرد و ئیتفاقەیە لە ڕووی ئەمنی و سەربازی ئێمە هاوکار بین تا ئێستا ئەوە نەکراوە. بەڵام حکوومەت لە پەیوەندی بەردەوامە لەگە بەغدا ئەگەر لەم نزیکانەژ پێشوی هەڵبژاردن دەست پێ بکاتن پێشمەگە بگەڕێتەوە بۆ ئەو ناوچانی کە ڕێکەوتون لەسەری ئەمە یەک. دووەمیش ئەمنیەتی هەڵبژاردن، ڕۆژانی هەڵبژاردن، گەیشتنی هاوڵاتی کوردستانی بۆ سەر سندوقی دەنگدان و بەڕێوەبردننی هەڵمەتی هەڵبژاردن، ئەمنیەتی پاراستنی گیانی کاندیدەکان یا ئەو کەسانی کە لە کاندیدەکان هەڵمەتی هەڵبژاردنەکەن کۆر و سیمینارەکەن خستۆتە ئەستەی حکوومەتی عێراقداوە لە حکوومەتی عێراق کردووە ئەوانە پارێزراو بن تاکو بتوانن خەڵکی کوردستان بە کاندیدەکانیشەوە لە پرۆسەیەکی دیموکراتی بە ئازادی بانگەشە بکەن و دەنگش بدەن. زۆر باشە بەڕێز دژوار. من هەڵبەتە زانیاریکی ئەمنیم لایە دواتر لە پرسیارەکانە ئاراستێ بەڕێزیەکەم. بەڵام لە قسەکان تا باس لەوە کرد کە حکوومەتی هەرێمی کوردستان ئاسانکاری کردووە. پێمان خۆشە بزانین ئەو ئاسانکاریانە چییە کە کردوێتی بۆ کاندیدەکان لە ناوچە کوردستانی کێشە لە سەرەکان. ناوچە کوردستانی کێشە لەسەر وەکو پێتم بود ئەو ئاسانکاریە چییە؟ یەکەم ئەوەیە کە داوای لە حکوومەتی عێراقی کردووە گیانی ئەوانە پارێزراو بن، هەڵمەتی هەڵبژاردننی ئەوان پارێزراو بن لە ڕۆژانی هەڵبژاردن ئەو ناوچانەی کە بە تایبەتی بازنەی دەنگی کوردەکانە کە زۆرنەی خەڵکی کوردستانن پارێزراو بێ ڕێگر نییەتە بەردەم ئەو خەڵکەکە بچن دەنگی خۆیان بدەن.
ینی بەداخەوە ئەم هەڵبژاردنە چارنووسسازە زۆر هەستیارە زۆر گرینگە دەستێوەردانیشی زۆری تیا لەو ناوچانی کە پێڵین کێشە دەسەر کە من پێ داگیرکرا و ئەوەتە دەستگاکانی UN ئەڵێن هەوڵێک هەیە بۆ تەزویر هەوڵێک هەیە بۆ تێکدان سەرۆکی حکوومەتی عێراقی ئەڵێ لە کەروک فتنەیەک بەڕێوەی خەڵکی گەیانی ئاژاوە دروستکەن دەستگاکانی حکوومەتی عێراق ئەڵێ هەوڵی تەزویر هەیە و چەند هەوڵێکی تەزویرشمان گرتووە حکوومەتی کوردستان کە وەکو باسم کرد داوا لە حکوومەتی عێراق کە تەحملی ئەو مەسئولیەتە بکە یەک مشارەکەی هێزی پێشمەرگە وەکو دەستگای ئەمنی کوردستانی مشارەکە بکەین لە پاراستنی سندوقی دەنگدان لە پاراسی بنکەکانی دەنگدان لە پاراسی خەڵکی خۆمان کە کوردستانین ئەیانێ بچن بۆ دەنگدان چونکە لەوانەیە هەوڵێک هەبێ لە دەیەکەوە لە ناحەیەکەوە مرکزی قەزەکە خەڵک دەنگی لەوەیە مشکلە لایانی میلیشیات دروست بێ مشکل لایانی چاوەڕێواناکەن بەڵێ لایانی داعشەوە دروست بێ مشکلێک لە لایانی خەڵکێکی تر کە وەکو ئەڵێ پێی قەڵسە پێشمەگە بگەرێت و پێی قەڵسە کورد دەنگەکانی خۆی بێنێ لەوانەی ئاریشەی دروست بکاتن فەوزایکی ئەلامی دروست بکاتن بەس بۆ ئەوەی کە دەنگدەرێمە نەگات من بۆ خۆم زۆر متفائل نیم بۆ پاراستنی ئەمنێتی سندوقی دەنگدان لەوانەیە هەندێک لایەن کە دەستڕۆیشتون کە هێزی چەکداریان هەیە تەنانەت هەوڵ بدەن نێڵی خەڵکیان بگاتە سەر سندوقی دەنگدان دوور نییە کارێکی وا بکەن زوو سندوقی دەنگدان دابخرێ یا تەنانەت سندوقی دەنگدان بڕفێندرێ بسووتێندرێ دواتریە مەسەر دەستخۆش کەواتە کاک عیمات هەموو ئەو کێشانەی کە بەڕێز دژوار لە دەستپێکی قسەکانیە ئاماژەی پێکە ئاماژە بە مەترسیەکەکە حەزەکەم وەکو چاودێرێکی سیاسی پێمان بڵێ تا چەند گەشتبینن بەم پرۆسی هەڵبژاردنە پێشوەختەی عێراق لە عێراقیان لە ناوچەکانی دابڕکەوە هەڵبەت ئێمەش بەشێکین لەو پرۆسەیە ئێمەش بەشدارین لەو هەڵبژاردنە کەواتە تا چەند گەشتبینی بەم هەڵبژاردنە بە ناوچە کوردستانیەکانیشەوە بۆ ئەوەی کە ئەم هەڵبژاردنە ئەمانە ببێتە فریادڕەسێ بۆ ناوچە کوردستانی کێشە لەسەرەکان پێتان وایە ببێتە فریادڕەس بڵێ بزانە ینی سەرەتا ینی بارەدۆخی کوردستان شارەکانی کوردستان زۆر جیاوازە لە عێراق لە بابەتی بڵێن لە ئەمنیات لە ئارامی لە سەقامگیری لە هەموو شوێک زۆر جیاوازە طبعا لەو بیئەتە تەزویرش کەم ئەبێ زۆر ڕوون نەبێ هەڵبژاردنەکە بەڕوون دەبێ بەڵام کێشەمان ئێمە وەکو کورد وەک کوردستانیەکان لە ناوچە دابڕەکان ئەوەی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان ئەوە زۆر ینی بەڕاستی کێشێکی زۆر گەورە بزانە ئێمە وەکو ملەتی کورد وەکو ڕێبازی بارزانی وەکو بارزانی نەمر کێشەی بارزانی نەمر لەگەڵ بەغا لەسەر کوردستانی دهۆک و سلێمانی هەولێر نەبوو بەردەوام لەسەر کوردستانی شنگال تا بە درەوجەسان تا خانەقین بوو بە ئاسانی پێک دەهات لەگەر ڕجێمەکانی بەعس و پێش بەعس لە بۆ کوردستانی ئەو سێ شارە بەڵام کێشەی کورد و دەخوازی بارزانی نەمر ئەو ناوچەکان بوو بەداخەوە ئێمە بۆچی لەو کاتەوە تا ئێستا ئەو ناوچانە کێشەکانیان چارەسەر نەکراوە ئەوە سارک زۆر گرنگە بە دوای 2003 2005 وەختی دەستور دەستوری عێراقیمان دامەزران ئەو کاتە شیعە ئەو قۆناغە شیعە ئامادە بوون بە هەموو شێوەیەک بە هەموو وعدەکەی و مەرجێکی کوردان قبولیان کرد بەڵام بە دوای یەکەم حکوومەت یەکەم برێن حکوومەتی فدرالی لە بەغدا ڕۆژ بە ڕۆژ دژاتی کوردیان دەکرد و علەنی یعنی هەرچی خاڵێک هەرچی خاڵی دستوری هەیە هەرچی مادەیەک هەیە ئەوەیان کرد بەکاریان ناینە بەکاریان نینە ینی شەرمژ ناکە لەو تشتە وەکو لایەنەکانی سیاسی کوردستان و حیزبەکانی کوردستان بەداخەوە ئەو ماوەیە 2005 تا 2017 حتا 16 ئۆکتۆبر ئەو بابرین حتا 2014 پێش داعش یعنی وەکو لایەن سیاسی کوردستان نەمانتوانی ئەو ناوچانە یعنی کەسب بکەینیان ڕێخستن کەم تەرخەمێکە لە ماوەی ئەو چەند ساڵەیە لەسەر لایانی کوردی خۆی بووە یعنی کەم کورتی لەسەر هەردوو لای هەیە یعنی بزانە یەک وەکو شاری مووسڵ بابرێن نینەوە لە بۆ کوردستان فەرق ناکە لە کەرکووک خاستن لە بۆ پارتی یعنی 2010 12 کورسیمان ئینە 12 کورسی یعنی لە نینەوە وەکو پارتی و دوش یەکەتی تقریبان بووتە 14-15 کورسی لە نینەوە ئەوە زۆر گرنگە لە بۆ کوردستان لە بۆ هەردوو حزبەکە و بەڵام
ڕۆژ بە ڕۆژ ڕۆلی یعنی برێن ڕۆلی حزبی چووکو قیادە ئاگای نییە ینی قیادەی کوردستان با بڵێن قادەی حکوومەت سەرۆکایەتی هەرێم سەرۆک بارزانی ئاگای لە ئەو وردەوارە نییە ینی ئەوانە مژلی شەڕی بەغاکان شەڕی دەوڵەتەکانەکە ئەو وردەکاریانێت چییە کە قیادەی کوردی ئاگای لێنیەکە یعنی با بڵێن نەسەر کردە یەکەمین خەڵی یەکەمین کەوادر وەسەتی پێدەلێن ئەوانە ڕۆلیان زۆر باش نەبوو لەو ناوچانە یعنی ئێمە ئەوە چەند ساڵە ئەو شارانە ئەو ناوچانە بەدەستی پێشمەرگە و بەدەستی ئاسایش بوو نەمانتوانی یعنی بە شێوەیەک کەسبیان بکەین بە شێوەیەک یعنی نەک کەسبیان ئەوان خۆوان کوردن زۆربەی ئەو پێکاتەکانی لەوێندەر کوردن بەڵام ڕۆلی ئێمە و جەماعەتی ئێمە یعنی ئەو نەبوو سوودی زۆر نەبوو جەماعەتی ئێوە ببوورە مەبەستێکەیە یعنی حزبەکانی کوردستانی ئێمەش دژمنمان هەیە لەوێندەر یعنی تەماوەیەک باش دژمنەکانمان ئەحزابی مووسڵ بوو ماڵێنی جێفی بە دوای 2014 دژمانەکانمان لەوێندەر زیاد بوون لایەنە سیاسی شیعەکان هاتن حەزی شعبی ئەوان هاتن ئەوانش بەڕاستی ڕاگەاندینیان زۆر لەمە بەقەوترە 54 کەنالی فەضائیان هەیە بەردەوام بەکاردێنین دژی کوردستان ئێستا پێمان بڵێ دوژمنی کورد کێیە لەو ناوچانەیە دژمنی کورد سیاسی ئێستا بڵێن لە سیاسەکانی شیعەنە تا ینی حکوومەت دان نەدراوە دێنە لای جەنابی سەرۆک دێنە لای حکوومەتی کوردستان ئامادە دەبن بە دوای ئەوە نەک یەکجار پشتگیریان بکرێت بزەبت لە بۆ پشتگیریان بکرێت هەوپەیمانێک بکەن بە دوای دامەزراندنی حکوومەت ئەوان هیچ حکوومەت یاریمی کوردستان بۆ ئەو بە دەرفەت نازانێ کاک دژوار پێم خۆشە بەشدار بیت دواترە چمە لای میوانی دهۆکیشمان لەسەر هێڵە لەگەڵمانە حکوومەت یاریمی کوردستان بۆ ئەو بە دەرفەت نازانێت کاتێ هەر لایەنێکی سیاسی لە عێراقەوە دێتە لای بۆ پێکێنانی حکوومەتی عێراقی بۆی کە خۆشی داواکاری هەبێ لەی بڵێ مەرجم هەیە من بە مەرجە ئەوە بۆ تۆ جێبەجێکەم حکوومەت یاریمی کوردستان بۆ واناکەن مشکلە لای حکوومەتی هەرێم نییە وەکو کاک دکتۆر فەرموون ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان دەسەڵاتی لەو ناوچانە نییە بە هیچ شێوەیەک ینی نەسەر بازی بە پێشمەرگەوە نە ئاسایش لەوێندەر نییە چیما ڕێخستنی حزبەکانمە لای سیاسەکانی حزبی ئەوەش ینی بەداخەوە زۆر ئەوە نەبوون ئەکتیڤ نەبوون ئەو ماوەیە خاستان ئەو ماوەی داعش تا ئێستا ئەو بابلێن 16 ئۆکتۆبەر تا ئێستا زۆر ئاکتیڤ نەبوون ئەوە زۆر گرنگە ینی دەست خۆش کاک ئیماد ئەگەڕێمەوە لای بەڕێستان دەچما لای بەڕێز سعید جەردۆ کە لە دهۆکەوە لەگەڵمانایە کاک سعید دووبارە سوپاس دەکەین ئەم کاتت باش کە ئامادە بووی لەگەڵمانە بابزانم خوێندنەوە و تێڕوانینی بەڕێستان وەکو شرۆڤەکارێکی سیاسی بۆ هەڵبژاردننی پێشوەختەی عێراق چیە بە تایبەتی بۆ ناوچە کێشە لەسەرەکان و لەگەڵی داشنگالیش تمام سپاسش بۆ بێ دەرفەتێ سلااوش بۆ میهوانت جەنابێتە هەلبەت هەڵبژاردنێت پێشوەختێت عێراقی هەڵبژاردنێت گرنگ و چارە نویسازن نەخاسمە دەبەرێت کوردستانیت دەربەی ئیدارە هەرێمێ تایبەت جوانژی شنگال و زمار یامت بژن دەبەرە ڕۆژ ئاوایی دیجلا ژبەر پشتی 16 ئۆکتۆبەر بزمانی هێزێ محاولە هاتیەکردن بندەستکردناوان دەبەرە ببیە دیفاکتۆیەک لێ حکوومەتە هەرێمە کوردستانی هەموو هەولێتخوا ئەدمەزێخێ گەل چل گەل سنترێت بریارێ وەکو ئەمریکان بریتانیا چل گەل حکوومەتە فیدرال کو ئەو نەبیە دیفاکتۆ بەلکو دیسان چارەنویسێوان دەبەرە بێتە گرێدان مادە 140 دستوری و لەومە ڕێکەوتنەک نێو بەغدای و ئەربیلێ هاتە ئیمزاکردن ژ بۆ ئاساییکردنا ڕەوسە شنگالێ تایبەت لێ مخابنی بە هەتانها خالدوێ ڕێکەوتنێ نەهاتینە جێبجێکردن هەکات بێ ڕەوسە شنگالێ و هەڵبژاردنێت پێشوەختێت عێراقی و بگرا زمارجی دزانی ڕەوسە شنگال تایبەتمەندیا خۆ هەیە ژبەر نزیکی هەفتی سەدی ئشخەلکە شنگال ئاوارەی نەلکەمپێت
ئاوارە کوردستانی جین تایبەت پارێزگەها دهۆکێ بەڵێ. و نزیکی 30 سەدی سنتەرێ باژارێ شنگال و کۆمەلگەها و سنوونێنا احتیمالە خەڵکی زمارپایە بیترژی vەگەڕاب یا دەڤەرا زمارل دەڤەرا خۆینەیانی احتیمالە ئەو ئاسانتر کاربن دەنگێ خۆ بدن لێ ئێدمە پایەکە دەنگدەرە ڕووکریا دەربەی عێراقێ و پایەکە دەنگدەرە کەمپێت ئاوارەی ناو پایەکە دەنگدەرە سنتەرێ باژارێ شنگالە لۆمە ڕەوشەمە یا جدایە لێ ئەم ئەبهیڤینە کۆمسیۆنە بالا هەڵبژارتنێت عێراقێ وسا لۆجستیاتە درست بکە و بنگەها گۆڕ هەبوونا دەنگدەرە چێ کەمپێت ئاوارە چل سنتەرێ شنگال و زمار ڤەکە و هیچ ئیشکالیەک نەهێتە درستکردن و زمانێ هێزێ نەهێتە فەرەتکردن و ئەم داخوازێژ UN جیتکن هەکا تیمێ دوانێت نێودەوڵەتیت چاودێریە ئەلوان دەبرێت هەکا هێزت بیا گەف اش دەنگدەڕە هەکا ڕایەخوا بگوهارێ ئەم خوازن هەکا تیمێت ئێدوان ئەلوان دەبەرات پەیدا بندا هەڵبژاردنەکە پاک و بێگەرد بڕێڤەچە و خەڵکە کاربێ ئازادانە دەنگێ خوا باشە کاک سعید باسی هەڵبژاردنێکی پاک و بێگەرد و ئازادانەکەی پێتان وایە پێم خۆشار لە ناوچەی شنگال لە بەڕێستان بپرسم لەو ناوچەیەدا هەڵبژاردنێکی پاک و بێگەرد بەڕێوە بچێت هەبوونا هێزت نەشەرعی وان دەڤەرا تایبەت دەڤەرا شنگال ڕەنگە گەف سەر ڕایێ دەنگدەر هەبێ لۆمە ئەم داخوازێ UN و کۆمسیۆنە بالای هەڵبژارتناتکن و تیمێت نێودەوڵەتی چاودێریە شنگال و دەڤەرێت دێت هەکە گەفل سەر دەنگێت دەنگدەرە هەیە بکن دا ئازادانە کاربن دەنگێت خۆ بدن مەنابێ زمانێ هێزێ ببیا کۆسپ و ڕێگر ئەلبەر دەنگدەر هەکە بێی ئیرادا خۆیان نەئازادانە دەنگێ خۆ بدە کاندیدەکی هەکە نەبدلێویە نابێ دەنگێ خۆ بدەوی کاندیدی لێ هێز و گەف و تەهدید وسا ناچارەتکە هەکە ڕایە خوا بگۆڕێ یان ئازادیاوی بێتا پێشێلکردن بێجا ئەشبی ئالیڤە ئەم داخوازێش کۆمسیۆنە بالا هەڵبژارتنە و تیمێ دیوێنتکن هەکە چاودێریەکە باش لوان دەبەرە ڕۆژێ دەنگدانێ بێتەکردن دەستخۆش کاک سعید ئەگەڕێ مۆلات بەڕێز دژوار ئەم بینی کاتێک کاک ئیماد قسە ئەکات وەڵامی پرسیارەکانەدات و تێبینی دەنووسی پێم خۆشە جارێ لە تێبینیەکانەوە دەست پێ بکەم بزانم چی ببووە لای تۆ بە پرسیارێک بۆی جوابمان بیتەوە هەستمەکەشتی باش دەنووسی لە حقیقات کێشەی ئەمە لەگە بەغدا نە بودجەیە نە میزانیە نە پارەیە کێشەی ئەمە کێشەی بیرکردنەوەی حکومڕانی عێراقیە عەقلەتی حکومڕانی عێراقی ئەوان یعنی بڕوا بکە بیرباوەڕی شۆفینی دیکتاتۆریەت و خۆبەزلزانین سەری کوردستانەکەن وەکو کورد وەکو مەواطین دەرەجە دوو نەوێ قەواری هەرێمی کوردستان بچووک بکەنەوە نەوێ وەکو حکومزاتی کارتەوەنەکەی پێش نەوەتیۆک ئەوە سەیری ئێمە بکەن دەستور پێشێل ناکەن گەورەترین کێشەی لە عێراق ئەوەیە دەستێوەردان هەیە قەراری عێراقی بەدەست عێراقەکانەوە نییە کۆمەڵە ئەحزابێک حکمی پەرلەمان و حکومەتی عێراقەکەن بەشێکی زۆریان وەلائین لە دەرەوە پێیانەوەترێت چی بکەن چینەکەن کە دەستور جێبەجێ ناکەن کە لەگە کورد ڕێک ناکەون بڕایان بە شەراکەت نییە بە تەوازن نییە بە تەوافق نییە ئەو پرسیاری لە برای بەڕێز کردت یعنی زۆر جار هاتوونە ئێمە ناوبژیوان ئەوانمان کردووە جەنابی سەرۆک کە متمانەیان پێێتی ڕێکانی خستۆ چەندین جار لەسەر پێکەنانی حکومە لەسەر مەشاکلی بینی شیعە و شیعە سونە و سونە سونە و شیعە کورد و عەرەب کورد و شیعە و سونە بەڵام کە گەیشتونە بە مەبەستی خۆیان ئەوان مافی ئەمیان پێشێل کردووە و لە پەیمانەکانی خۆیان نووسراویشە پاشگەز بوونەتەوە سەبەکەش ئەو خاڵنە کە باسم کردووە ئێمە مشکلەمان لەگە عەقلەتی حکومڕانی عێراقە جەنابی سەرۆک بارزانی جەنابی سەرۆکی حکومەت لە هەموو باسەکانی خۆیان بازاواکان کێشەیمە کێشەی موچە نیە داکۆکیەکەن لەسەر مافە ڕەواکانی گەلی کورد ئەوەی دەستور هاتووە زیاتر لە 50 مادە تایبەتە بە ماف و ئازادەکانی عێراقەکان و بە تایبەتی کوردستان و مادەی 140 لای ئێمە مادەیەکی زیندووە نامرێ ئەبێ جێبەجێ بکرێ
من دوو تێبینیشە لەسەر ئەو مادەیە هەیە ئەبێ ئێمەی کورد لەگە حکوومەتی نوێ کە تەشکیلەکرێت لە بەغدا یەک پێی بڵێن حکوومەتەکانی عێراق ئەبوای لە 2007 مادەی 140 جێبەجێ بکردایە باش. کە مادەی 140 جێبەجێ نەکردووە ئەبێ شکاتێ بکەین ئایا لە دادگا لە عێراق یا لە دەرەوە کاک دژوار ئەمە بەرنامە و کاری حکوومەتی هەرێمی کوردستانە ئەمە یەک لە یاخود پێش ئەمە قسەی بەڕێستانە ئەمە پێشنیارێکە بۆی بخێنە بەرنامەی نوێ پێشنیاری حکوومەتی هەرێمی بەڵێ کوردستان. بخێنە بەرنامەی نوێمان بۆ داکۆچکردن لە مادەی 140 باشە کە جێبەجێ نەکرد شکاتەکە ئەوەیە خەڵکێک زیانی پێگەشت و زیانی جیهانی زیانی معنەوی زیانی دەرونی کاک دژوار، ئەمە حکوومەت چەند ئەو ساڵێکە تعویزە باسی لێوە ئەگەر کرێ، ئیجازەم چەند لیژنەی بۆ دروست باهی کرا. دومیش بڵێم خاڵی بەڵێ. دومیش ئەوەیە حکوومەت عێراق بە ئەنقەز لەبەر مەسائلی سیاسی لەبەر دەستێوەردانی دەرەکی چکە زیاتر لە یاریزانێک هەیە لە بەغدا بەرامبەر ئێمە ململانێکە تەنها عێراقیەکان نین بەتەنها وڵاتانی ئەقلیمی باش. وەکو یاریزانێکی سیاسی هاتوونە پاڵ بەغدا دژی مافەکانی ئێمەن بۆیە ئەرشی ئێمە زۆر زۆر قورسە خاڵی دومی منیش ئەوەیە کە حکوومەتی عێراقی ئەمە بە ئەنقەز جێبەجێ ناکە بەڵێ فەرمادەم تۆ جێبەجێ ناکەی لا نەقبل التەفرد بالسلطة قبول ناکەین بەتەنها حکومڕانی ئەو ناوچانە بکەی ئەبێ بە UN بڵێن بە هاوپەیمان بڵێن بە اتحادی ئەوروپی بڵێن بۆچی تا ئێستا بێن نەکرا؟ هاوکاریمان عفومەکەی بێن هاوکاریمان بکەن بۆ ئەوەی کە ئەو جێبەجێ ناکردو سەبەبی شێتی کە جێبەجێ ناکە بێ بەتەنها ئەو ناوچانە بەڕێوە باتن وەکو کاک عیماد وتی ئێمە مشکلەی زۆر لەو حتا خانەقین لە زمانی بەحث مشکلە سەر خانەقین نەبوو مشکلە بە تایبەتی لەسەر کەرکووکە لەسەر جەلەولایە لەسەر کەرکووک سەعدێ چەقی لەسەر شەنگارە کێشەکانە. چەقی کێشەکانە باشە. بۆیە ئەبێ دوای. ئێمە بڵێن داوا بکەین بە هاوکاری ئەو لایەنەی کە پێتم وت UN اتحادی ئەوروپیە هاوپەیمانی نێودەوڵەتی ئەمریکایە زلێزەکانن تۆ جێبەجێ نەکردووە ئێستا بە تەنە حکومەتی منتیقاناکەی نابێ ئەبێ لە دەسەڵات شەریک بن لەگەڵت جێبەجێ نەکردنی مادەی 140 کاک دژوار ئەوە زەمە چەند ساڵێکە کورد خەریکی جێبەجێکردنی مادەی 140 چەندین لیژنەی بۆ پێکێنرا چەندین داواکاری کرا هێشتا ئەنجامی نەبووە پرسیارەکە ئەمەیە جێبەجێ نەکردنی مادەی 140 لەلایەن عێراقیەوە تەنها ئێوێ و کارتێک بەرامبەر بە کورد بەکاری بێنێ یاخود ئەو دەستێوەردانە ئەقلیمیە کە جەناب داماژێ بۆکەی کامیانە با هۆکارە سەرەکیەکە بزانین هەردووکیانە بۆ چیەکەم بۆ چۆن یەک عقلێتی شۆفین و دیکتاتۆری خۆ بە زلزان لە بەغدا تەقبولی ئەوە ناکە کورد مواطنین دەرەجەیەک بێ شەریک بی لە حکوم ئەمە یەک دومیش زمینەیەکی سازگار هەیە گونجاو هەیە کە هاوکارێک کە عێراق ئەمە جێبەجێ نەکاتن کە وڵات دەستێوەردانی وڵاتانی دەرەکیە ئەوان دەڵێن کورد بێتە خاوەن کەرکووک ئەبێتە خاوەن نەوتەکە اقتصادی باشە بێ علای دەوڵەتەکە ئەمە زەرری بۆ ئێمە هەیە ئێمە عاشقی خاکی کوردستانین ئەگەر نەوتی تیابێ یا تیانە بێ لە شنگال لە خانەقی لە مەخمور تا ئەگاتە جەلەولا کەرکووک ئێمە لەبەرەوە نییە گەر نەوت و غازی تیای یا تیای نییە ئێمە لەبەرەوەی کە ئەم ناوچانە بەڵگەی مێژووی هەیە بەڵگەی جوگرافیە دیکۆمنت هەیە لای ئەوروپیەکان بەڵێ. لای خەڵکانی تر کە ئەیسەلمێنە ئەم ناوچانە کوردستانین کاتی خۆشی کە حکوومەتی عێراق قبولی کردو ئێمە قبولمان کردووە مادەیەکە بۆ ناوبژیوانی ئێمە و ئەوان ئێمە پشتڕاستین بەوەی کە دەستور جێبەجێ بکرێ مراقبی دەولی هەبێ بەو مادەیە بەو دەستورە ئەو شوێنە گەڕێتەوە بە کوردستان زۆر باشە کاک عیماد کەواتە با بپرسیم بزانین هەڵبژاردننی پێشوەختە ئەتوانێت باڵانسی هێز ڕێک بکاتەوە خود ڕاست بکاتەوە لە ناوچە کوردستانی کێشە لەسەرەکان بە هەموو ئەوانەی کە باسمان کرد یعنی ئەم جارە خۆ دەزانی یاسای هەڵبژاردن بازنایی بوو بەڵێ ینی 83 بازنایە لەلایەک باشە لە بۆ جارێ پێم بڵێ 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 لەلایەک باشە. بازنانە باشەیان خراپە بۆ ناوچە لەلایەک باشە لەلایەک خراپە یعنی لایەک باشە هەردووکیمان بۆشی کردن لەلایەک باشە وەکو بازنەی دوو لە بڵێم مووسڵ دەست پێ دەکە لە باشێک و حتا بڵێن شێخان تا تلکێف وانە ئەوە بڵێن ینی دەستهەڵاتمان لێ هەیە حەزی شعبی لەوێ نییە لە باشیک هەیە ئەوەی تر ئەوەی خراپە ئێمە زۆر کوردمان هەیە لە ناو مووسڵ لە بازنەی حوت و بەداخەوە کۆمسیۆنی باڵای کاندیدی پارتی دەرکرد لە بازنەی حوت دەری کرد لە 15 ینی ئەوە ینی سنتەری کووردە لە ناو مووسڵ دەری کرد باشە باش نییە بەڵام ئێمە بۆچی دەری کرد کاک عیماد مساءلة وعدالة بوو نەزانسی و جەماعەت ینی وەکو لایەنە سیاسیەکان دوکاندیان نەدانا بوو یەک بوو ئەوە دەرچوو ئەوە دەزانین چەندێکمان لە دەستدا لەو بازنەیە بازنەی حوت لە ناو شاری مووسڵ زۆربەی کورد لە ناو ئەو بازنەیە کوردی مووسڵ بڵێم ینی وەکو یاسا وەک لایەنە سیاسیەکانی کورد
بدايات دژی بوون بەڵام ئەوە دەخوازە جەماوەری بوو لە بەغدا بە دوای خۆ پیشانداری تشرین پێک هاتن لەسەر ئەو بازنە مەسئلە ئەوە مەسئلە بازنە نییە ئەمڕۆ ئێستا ئێمە پێت ئۆتم یعنی ئێمە زۆربەی کورسیەکانمان لەو ناوچانن یعنی ئێچەتی زۆربەی کورسیەکانی لە کەرکووکە ئەو پارتی لە نینەوەیە دەبێ ئێمە سبەینێ حکومەتی زۆرترین کورسیتان هەیە بۆچی هاوڵاتیان زۆر گلەی ئەەکەن ئەوە مەسئلە ئەمە دەڵێن سبەینی بەغدا قبولی کرد وتی وەرن با مادەی 140 جێبەجێ بکەین با جێبەجێ بکەین سێ خاڵی هەیە مادە 140 یەکەمین تطبیع الأوضاع دووەم إحصاء تعداد سێمین ڕێفراندۆمە لەسەر ئەو ناوچەیە ئێمە ئامادەینە ئەوە بکەین دەبێ ئەو مەسئلەیە لەسەر ئیش بکەن کار بکەین بە ساڵە کوردو ئەوەکو کورد وەکو لایەنە ئاسیان کورد بە هەموو حزبەکان بە هەموو ڕێکخراوەکان دەبێ ئەمە لەسەر ئەو ناوچانە ئیش بکەین وەکو جەنابەت بەحست کرد زۆر گلەی لەو ناوچانە هەیە یەک لەوەیان تەمسیلیان نییە نونیەریان نییە لە کوردستان نە لە حکوومەتی کوردستان نە لە سەرۆکایەتی نە لە مەکتەبەکانی سیاسی حزبەکانی کوردستان نەناو لەق و مەڵبەندش گەشتۆ تا حەدە متمانەیان نییە یعنی ئەوانە بۆچوونیان دەلێ ئەوانە کوردن بزانە ئێستا ڕخنەی شنگال و گلەی شنگال بۆ دژی پێشمەرگەی و کوردە زیاتر لە جێشی عێراقی شنگار بەجێ هەشت و ڕۆشت ئەوە هەستی نەتەویە ئەوە هەست دەکا خو بەخۆی کووردە دەبێت کورد پشتگیری بکە زیاتر لە ئەوە اعتیمادی لەسەر کورد دەبێ عین نفسی شتە لەو ناوچانە ئەو پێک هاتەکانە هەمویان بە مەسیح و بە ئێزدی و بە شەبەک و بە کاکەئی و بە تورکمان بەم گلەیانی هاوڵاتیانەوە بەم کەم تەرخەمیانی لایەنە سیاسیەکانی کوردەوە لە ماوەکانی ڕابردوودا بەم هەموو مەترسیانەی حکوومەتی عێراقی و دەسەڵاتی عێراقی کە هەیەی لەو ناوچانەیە ئەم هەڵبژاردنە چ کاریگەرێکی بۆ ناوچانە بێ بزانە لەسەر ئەو هەوو کێشەیە دەنگمان هەیە لەو ناوچانە زۆر دڵسۆزمان هەیە 2010 تر باپرسین کورد دەتوانێت چی بکات ئەم پێ دەڵێم لە 2010 لەوێش دەسەڵاتمان نەمابوو زۆر دەنگمان ئینا 6 کورسیمان ئینا لە مووسڵ 6 کورسی یەکەتی ئینا لە ئەوەی لە کەرکووک کورد دەتوانێت زۆر کۆمەڵێک وردەوارە هەیە دەبێ معالەجێ بکە ئەو وردەوارە یعنی اعتماد ناکە لەسەر ڕۆلی بڵێن قیادەی کوردستان یان حکوومەتی کوردستان پێت ئوتم حکوومەتی کوردستان مەشغولە بە تشتی گەورەتر لەوە لە سراعاتی بەغدا و هەولێر لە سراعاتی نیودەوڵەتی لە سراعاتی ئیقلیمی لەگەڵ کوردستان ئەوە ناوچە کوردستانیەکانیش کێشەیەکی هەرە گەورە لە مێژووی کوردستان دەزان دەبێ ئەم مەبەستم چییە بچوونی من چییە وەکو پێشنیارێک يعني غرفك عمليات بمؤسسات بقريبست بي لقال سروكاتي حكومت يعني سروكاتي هريم رين ما كان ليه دربتي نابي اعتماد بكم لسر كادرك ناوتشي موصل بابلين خلتشي عماديه هيش نازل لموصل يعني علاقاتي نيه خلق الموصل او زورتشي شيء ئێمە دەبێ لەو ملەتی ئەو کوردی خۆمان لە ئەو ناوچەیە زۆر دڵسۆز هەیە زۆر جێ باوەری هەیە زۆر باشە بۆستی بدەینێ ئەگەر ڕێمۆلات دەرفەتیش با بدەینە کاک سەعید باسی ڕێکەوتنێکت کرد لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و هێزە عێراقیەکان بۆ ئاساییکردنەوەی دۆخی شنگال من ئەمانەوەی بزانین لەگەڵ میوانە بەڕێزەکانمان بزانین تا ئێستا هۆکاری ئەو جێبەجێنەکردنی ئەو ڕێکەوتنە چییە بۆچی دەگەڕێتەوە بە شێوەیەکی گشتی دۆخی شنگال ئێستا چۆنە نسبت نەجێبجێکردناوی ڕێکەوتنە لە نێبەرە بەغدای و ئەربیلێدا حکوومەتە فیدرال وەکو حکوومەت ئامادەیە خاڵە دوێ ڕێکەوتنێ بێنە جێبجێکردن لێ داخلی وێ حکوومەتێدا حکوومەتەکە دی هەیە ئەژوێ حکوومەتێ بهێسترە ینی حکوومەتە فیدرال نەخۆدان بریارە سەدی سەدا هەگەکار بێ خاڵە دوێ ڕێکەوتنە جیب ئەو حەشدێ لایەنگرێت ئیران بنە ڕێگەر پیسیا حکوومەتە فیدرالدا و بربەستا ژێرە درستکن ناهێلن وان خالد ڕێکەوتنێ
جێبجێ بکە بێجا شوی ئالیڤە ئەدوێ فشارەکە نێودەوڵەتی ئەلسەر ئیران درست ببێ هەکە ئەو ئالیەت هەکە تایفدارێ دوێنە و بنە بربەست پێشیا ئاساییکردنا دەبرێت کوردستانی بتایبەت شنگال ئەدوێ فشارەکە دەوڵەتی سەر ئیران درست بێکە دەنگ لوان ئالیا بکە هەکە نەبنە ڕێگرل پێشیا ڕێکەفتنا نابەرە بەغدایێ و ئەربیلێ ژبەر هەتا نوها خاڵێ دوێ ڕێکەفتنێ نەهاتینە جێبجێکردن و ڕەنگە هەکە هاتبانە جێبجێکردن و ڕەوش ئاسایی بووبایە و خەڵکەک هات بە قەرەبووکردن و ئەو کەسانێت هەکە دەستێوانل وێ جینۆسایدا مەزندا هەی هاتبانە سزادان ڕەنگە خەڵکەک ئازادانە ئاوارەی ئیدی ژیانە ئاوارەیە دەفژی بەردابانەوە جێبا و باپیرت خوا بەگەڕیابانە لێ هەبوونە هێزت نەشەرعی شنگالێ و درستکردنا بربەستە بەرە حکوومەتە فیدرال و حکوومەتە هەرێمێدا داک و ڕەوش ئاسایی نەبێ هەموو بنا مەترسی سەروی خەڵکی و ددلیێ البال درستکن و هەزرێ البەگەڕیا دەبرێت خۆ نەکن لۆمە ئەم داخوازێ ژیوێنتکن سنتەرت بریارە جیهانی بتایبەت ئەمریکا و بریتانیاتکن هەکە فشارێ دەولەتێت سەر دەولەتێت هەرێم تایبەت ئیران و ترکیا درست بکن هەکە مایتێکردنێ کاروبارێت عێراقی و تایبەت دەبرێت کوردستانی نەکن هەکە مال نێ بە حکوومەتە فیدرال و حکوومەتە هەرێما کوردستانێدا ئەزی متأکدم هەکە حکوومەتە فیدرال پێتان وایە ئەو کێشەی لە شنگالە هەیە ڕەهەندێکی نێودەوڵەتی وەرگرت بێ دەستوری جێبجێکە سەدی سەد ڕەهەندێکی نێودەوڵەتی وەرگرتیە سەدی سەد مایتێکردنا هەردوو دەوڵەتێت هەرێمایەتی ئیران و تورکیا ناساییکردنا ڕەوشە شنگالدا هەیە و دوێن ڕەوش ئاسایی نەبێ ژبەر زانن هەکە ڕەوشە شنگال ئاسایی بوو ئیدی حکوومەتە فیدرال و حکوومەتە هەرێم وێ دیسان هزرێ الإدارة هف بشكن البقريانا هزا بيشمرقكن ديسان شانسي وان دبرا ودرس به هكا بي ما داسد وچيل بريار سر چارا نويسي خو بدن خوش که الهردو آليادا هكا وخلق وان دبرا دنگل سر چارا نويسي خدا چه حكومة فيدرال ربن يعني بحكومة هرم دبن الهردو حالتا دا او منطقة الدولة فيدرالي ده يعني نانفصالكش عراقي بلکو خلقوان دبرت کردستانی بهورد که هکا مثلا گوت از بگری مصر اداره هرما کردستانی کو او منطقه بشکنش جغرافیاتا کردستانی کاره بیتر انسان کی برهم هنر به انسان کی آزاد به انسان کی مبدع به بیتر مافدوی بنا دست برکرین لم هەڵبژارنەدا خەڵکی شنگال چ داوایەکیان لە حکوومەتی هەم هەرێمی کوردستان و هەم حکوومەتی عێراقی هەیە الوان هەڵبژاردننا دا وەکات داوا خەڵکی شنگالێ هەکە ئەف هەڵبژاردننا ئازادانە خەڵکە کارە بێ دەنگێ خۆ بدات چێ ئەوێت ئاوارە چه ئەوێل سنتەرێ باژارە شنگال و کۆمەلگەها و سنوونێ و دەبرێت دێت شنگالێ کاربن ئازادانە دەنگێ خۆ بدنا هەر کاندیدەکی کەوان دوێ بخوازن دەنگێ خۆ بدنێتێ بە هیچ فشارێک یان وەختەکل سەر دەنگدەر هەبێ چل شنگالێ بێ یان کەمپێت ئاوارە بێ یان هەر جیهەکی دی بێ بلا ئازادانە دەنگێ خۆ بدن ئیدی هەکە ئەو کاندید ئەبسەر کەفتن و ئەزیل وێ باوەریێمە هەکە ئەف هەڵبژاردن دەبرا ئاشنگالێ هەڵبژاردنەکە پاک و بێگەرد بێ ئەزیل وێ باوەریێمە شەنسێ کاندیدێت پارتی دیموکراتی کوردستان وێش شەنسێ کاندیدێ دی زێدەتر بێ ژبەر خەڵکەک باوەرت کە تەنێ بەگەڕیانە پارتی و پێشمەرگە و حکوومەتە هەرێما کوردستانێ ئەو دەبەروێ دووبارە ئێتە ئاوادانکردن و ئەمنیەت وێ بەرقەرار بێ و یاساوێ سەروەر دەست خۆشکات دەرفەتت ئێمەوانێ بۆی هەڵبژاردنەکە پاک و بێگەرد و ئازادانە بێ هیچ گەف و تهدیدێک نەبێ دەستەکانە خۆش بێ بەڕێز دژوار با قسە لەسەر ئەوە بکەین وەکو خۆت باسەکەوتە چەقی من ملانیەکان ئێستا کەرکووکە ینی وەکەزان ئێستا دۆخێکی ئەسکەرتاریەت
لە ناو شاری کەرکووکە هەیە و هێشتا دۆخەکەش ئارام نەبووتەوانێت لە ڕووی ئەمنیەوە مەبەسمانە کەواتە چ کاریگەریەکی سلبی بۆ سەر هەڵبژاردنە بێت بۆ کورد لەو ناوچەیە ئێمە وەکو حکوومەت داوامە لە حکوومەتی عێراق کرد و حکوومەتی کوردستان کە پەلە بکە لە گەڕانەوەی پێشمەگە بۆ ئەو ناوچەیان کە اتفاقی لەسەر کراوە باش یەک وەکو ڕێکەوتنگ لێوان هەردوو لە دووەمیش بە تایبەتی بۆ پاراستنی بارودۆ هەڵبژاردن وەڵامەکان چییە؟ ئەوان ناڵێن اتفاقی احتیمالە لە ماوەکی کووردا بکرێت لەوانەیە نەکرێت نازانم بەڵام ئەوڵێن باشە بەسەر چاو دەیکەین جارە دیار نییە لەوانە لەم نزیکانە بکرێت بۆیە هەتاکو ئێمە گەڕێنە ئەو ناوچانە حکوومەتی عێراق بەرپرسە لە پاراستنی ئەوەی کە باسن کە دووبارەی ناکەمەوە ئەو هەڵبژاردنە و هەڵمەتی هەڵبژاردننی یەک دومش حکوومەتی عێراق بەرپرسە ئەخلاقیەن بەرامبەر هەر خروقاتێک لەوێ ئەکرێ بەرامبەر هەر تەزویرێک لەو ناوچانە ئەکرێ چونکە ئەوان خۆیان حکوومەتی عێراقی بچێتە ژێرباری ئەم ئەمە ئەرکێکی ئیداری و ئەرکێکی وەتەنی حکوومەتی عێراقە ئەوەمان لەبیر نەچێمە یوئێنیشمان وتووە ئەوانە هەموو لە هەستۆی عێراقە ئێمەش ئامادەین کە هاوکار بین هەرچی خودۆقاتێکیشە تێبینێکی شەیە ئێمە ڕۆژانە لە پەیوەندیدان لەگەڵ یوئێن و دام و دەستگاکانی کە پێیان بڵێن ئەم خروقاتە هەیە ئەم خەلەلە هەیە بۆی چارەسەری بکەن من شتێکی ترڵێ من باسی حکوومەتی عێراقم کرد ئەمە کە ئێمە بەغدا ڕێک ناکەم بۆ جێبەجێکی مالی 140 ڕەنگە 175 لەسەر حکوومەتی عێراق بێ تا شەڕی داعش تقریبا علاقاتەکە لە بەغدا تا ڕادێک باش بوو شت ئەکرا کە شەڕی داعش هات دەستێوەردانەکە سیاسی بوو بۆ دەستێوەردانی عسکەریش میلیشیات دروست بوو کە ئەو میلیشیاتە ئێستا زۆربیان ملکەتی عێراقنی ئەمەش وەزعەکەی ئاڵۆستر کرد بەڵێ ئێمەش دوای ئەوە پەرتەوازێک لە بڕیاری سیاسی کورد هەیە لە یەکگرتووی کورد هەیە ئەویش تەسیری کردووە بەڵام خەتای یەکەم 180 زیاتری حکوومەتی عێراقە بەنسبەت شەنگار ئێمە لە بەرنامەمانە یەک ئەوە ڕێکەوتی شنگاری من باسی ناکەم ئێمە لە بەرنامە لە چوارچەوی مادەی 140 شنگارە دووزە داقووقە گوڵاڵەیە شوێنەکانی ترە کە زەرمەند خەڵک تا چەند چاوەڕێی جێبەجێکردنی مادەی ئەگەعفوم بکەی ئەوانەی بە تایبەتی لە دوای 16 ئۆکتۆبر زەرمەند بوونە ئەبێ حکوومەتی عێراق دەستی یارمەتی درێژکە بۆ قوربانیانی شەڕی داعش تیرۆر و بۆ ئەو بارودۆخەی هاتە پێشەوە لە دوای ئەبێت یا بە یاسا ئەبێت ئێمە ئەوەی پێمانەکرێت لە گفتوگۆکانمە لەگە حکوومەتی عێراقی وەرەقەیەکی کارمانێ بەرنامەیەکی کارمان هەیە پاڵپشتە بە دیکۆمنتی مێژووی جوگرافی یاسایی دەربڕی هەموو معاناتی ئێش و ئازار ئەو ناوچانەیە بە تایبەتی لە ئەخیری کە شنگار و داخۆخ و دووزیش هاتە سەر جگە لە کەرکوو گوڵاڵەش جگە لە ناوچەکانی تر ئەمە تاچەنە حکوومەتی عێراق ئامادە ئەمە جێبەجێکە ئەمە پەیوەندی یەک بە ژمارەی کورسەکانی ئەم جاری کورد هەیە ئەمە یەک دوم پەیوەندی بە یەکگەڕیزی هەیە کورد یەکگەڕیز نەبێ 100 کورسیشی هەبێ وەزعمان باش نابێت کاک دژوار ئەلێرە قەوسێکم ببوورە باسی یەکگەڕیزی کوردەکەی هەمیشە باسی ئەوەمان کردووە ئەڕۆیتە لای هەر پارتێکی سیاسی لە هەرێمی کوردستان لە باشووری کوردستان لەگەڵ هەر سەرکردەیەکی سیاسی لەگەڵ هەر بەڕێزێکا قسە ئەەکەی کە پەیوەندی بە سیاستەوە هەبێ باسی یەکگەڕیزی نێوماڵی کوردەکە بەڵام لە کاتێکدا دەبینیت نێوماڵی کورد یەکگەڕیز نییە هۆکاری ئەمەم پێ بڵێ بۆچی پارتە سیاسەکان هەمویان لەگەڵ یەکگەڕیزی نێوماڵی کوردان بەڵام کاتێک دەچنە سەرمێزی گفتوگۆ پەیوەست بە مەسەلەیەکی کوردایەتەوە یەکگەڕیزنی خۆی قسەکەت جوانە هەموو پارتەکان باسی یەکگەڕیزیەکەن بەڵام ئەبێ ڕای گشتی ڕای جادا و ڕاگەیاندن سیر بکە من ئەڵێم یەکگەڕیزی ئایا من چه هەنگاوێکەنم بۆ یەکگەڕیزی فلان حەزب فلان کەسایەتی سیاسی لە یەکگەڕیزی بەڵام چه هەنگاوێک ئەنێ بۆ یەکگەڕیزی و یەک لە مشکلەکانی ئەم پەرتەوازیە یان ئەم مشکلێک کە لە یەکگەڕیزی دروست بووە ناڵم 100% یەکگەڕیزی نییە بە ڕێژەیەکی ڕەگە لە نێوە زیاتر یەکگەڕیزی هەبێ بەڵام خەلەلیشی هەیە ئەویش بەرژەوەی تەسی حزبیە ئەویش قبول نەکردنی ئەمری واقع حزب کورسیەک زیاتر دەهێنێ ئەبێ ئەو لە دەسەڵاتی سیاسی باڵادەستر بێ نەک باڵادەستر بێ مافی خۆی زیاتر وەربگرێ ئەمە هەڵبژاردن بۆ چیەکەین هەڵبژاردن بۆواکەین حزبی ڕقەمەیەک و 234 هەیە حزبی ڕقەم و 234 ئەبێ قایل بێ بەو دەنگدانە کە ئەو کەمتری هێناوە ژمارەی 234 بەر بکەوێ با خۆی ئامادە بکە خۆی حازەکە بۆ هەڵبژاردنێکی تر کورسی زیاتر بێنە بە ئەو بێتە حزبیەکەم کێشە نییە زایدن ئەو دەستێوەردان کە لە بەغداهای دەستێوەردان هەیە لە کوردستانش بۆی حزبەکان یەک نەبن ئەوەشمان کوردستان کێ ئەو دەستێوەردانەکە دەستێوەردان ئیقلیمیە ئیقلیمیە بەڵێ
بۆچی کورد ئەچێتە ژێرباری ئەو دەستێوەردانەوە لە وڵی کاتێکدا کە ڕێخستنەوەی نێوماڵی خۆی قازان سوودی ئەمە زیاتر پرسیارێکە بێ هەموو تاکی کوردی لە قیادی سیاسی بیکە لە قیادی حزابەکانش بیکە ئەگەڕێمە سەر قسەی کە کردم ئەو جێبەجێکردی مادەی 144 سەکردی مەشاکلەکانی ئەمە یەک بەندە کورد چەند لەم هەڵبژاردنە بەشدارە بێ کورسەکانی خۆی زیاد ئەکە یان ناکە نابێ کەمی بکە دووش کورسیش بێنی ئەبێ یەک ریزبی سێ اینجا فاکتەری دەرەکیە چاوەڕێکەین ئەگە خەریتی سیاسی عێراق گۆڕا هەندێک خەڵکی بێلایەن هاتن هەندێک خەڵکی ئەکادمی هاتن باش ئەم بیر و باوەڕات تۆخ و توندەی ئاینی و مەزهبی و دیکتاتۆری شوفنێکە لە بەغدایە کاڵتر بۆوە وڵاتانی دەرەوەش چی و ئێنە چێ هاوپەیمانە چ وڵاتە زرهێزەکانە بێن هاوکار بن بۆی ڕاوبۆچونەکان نزیک بکەن چکە عێراق ئەگە ئەمەنەکە عێراق بەرە وەزعی خراپە ڕوە عێراق ڕۆژ بە ڕۆژ وەزعی خراپترە بێ کێشە عێراق گەندەڵیە کێشە عێراق فەسادە کێشە عێراق بە هەدەردانی مالی عامە کێشەی عێراق ئەوەیە لە پێش 2023 چی لە عێراق کراوە بلۆکێ لەبان بلۆکێکدا نەندراوە بۆیە ئەبێ عێراق خۆی بگۆڕێ ئەگەنە ئەم وەزعەوە نامێنێ کەواتە با ڕووی پرسیارەکەم بکەمە کاکە عیماد زۆر چاوەڕێی کردین دواتر ئەگەر دەرفەتە بۆ گەڕێمەوە لای بەڕێستان ئەوترێ لە بەرامبەر هەموو ئەوانەی کە باسی لێواکەین ئەگەر کورد هەمووی یەک لیست بێ ناتوانێت بەرامبەر ئەو عەقڵە شۆڤێنەی عێراق بوەستێتەوانە یاخود عێراق ناچێتە ژێر ئەو داوا و مافەڕەوایی کوردەوە کە داوای ئەکات ئێوە پێتان وایە لەگەڵ ئەو قسەیان وەک چاودێرێکی سیاسی بەڵێ بۆچی پرسارێک زۆر گرنگە وەکو ڕێبازی بارزانی نەمر حزباتی نەدەکرد و ئەوەی حزباتی نییە کوردایەتیە بەڵام ئەو قوارە حزبیە کردی پارتی نوێنەرایەتی کورد دەکە لە هەموو شوێنێک لە هەر چوار پارچە ئەو کاتە هەر ینی لە بەغداژ پارتی قوارەك بوو ئێستا بەداخەوە هەنێک حزب بمەلانەی حزبیانە ئەوە دژی ملەتی کوردە دژی حزبە دژی هەموو تشتە هەموو ڕێبازەکانی بارزانی ئەم دەڵێم یەکرێزی مالی کورد زۆر ئێستا وەزعی باشترە لە لایەنە سیاسەکانی عەرەب بڵێن سنە و شیعە کورد تا ئێستا وەزعی باشە وەکو هەرێمی کوردستان لە خوای بە زیاد بێ زۆر هەر مقارن نییە ئەم بەردەوام دەڵێم ڕوێکەوە وەزعی باشە کاک ئەم پێ دەڵێم ئەم بەردەوام دەڵێم ئێمە وەکو هەرێمی کوردستان بەردەوام ئەو شۆفێنیەکان پێت ئوتم 54 قەنات فەزائیان هەیە بەکاردەئینن 182 نائیبیان هەیە لە پەرلەمان بەکاردێن دژمان زۆر ینی 24 ساعت بەنام ئێمە ئەوان دەڵێ ئێوە هەفتە لە 100تان برد ئەو چەند ساڵە ئەمن پێیان دەڵێم بە وەرەقە و قەلەم حەوت لە 100مان نەبردووە وەرن تەمەشاکەن شارەکانی کوردستان چۆنە بوویتە بە نەمونە لە بۆیان بەڵام ئەو 83 لەوێ هەموو ڕۆی بەداخەوە ملەتی ئەو شارەکانی بڵێن جنوب ینی وێرانە ینی هیچ نییە ئیجا ئەوان چی دەکەن ئەوان فەشەری خۆیان دەدانە سەر کوردستان بۆ یعنی ڕایعامیەکەن دروست کرد لە ناو عێراق کۆ سەبەبی بڵێن وەزعی بەسرە بارەدۆخی بەسرە و ناوچەی جنوب باشوورەکان باشووری عێراق خراپە سەبەبی کوردستانە لەبەرچی ئێمە وتارمان نییە وەکو کوردستان وتاری عەرەبیمان نییە بەداخەوە ڕاگەاندنی عەرەبیمان نییە دەبێ ئێمە شەریان بکەین بە چەک زۆر گرنگە ئەمڕۆ باشە ئەمانە کەم تەرخەمی لایانی کوردی نەبووە پرسیارەکە ویستم بەو شێوە بیکەم کاک ئێمە یعنی باسی ئەو شپرزەیەی عێراقەکەین باسی ئەو لێکترازانەی عێراقەکەین هەم لە ڕووی سیاسیەوە هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە هەم لە ڕووی ئەمنیەوە کاک دژوار کورد بۆ نەیتوانیوە سوود ببینێت بە هەڵب قۆزێتەوە ئەو دەرفەتی کە لە عێراقدا هەیە بۆی نێوماڵی خۆی پێ بەهێز بکە پێ بەقۆت بکە هەموو ئەوانەی کە بەڕێز باسیەکەی ئەو چەند ساڵە بۆ نەیتوانیەوە بیکات و ئێستا دەبێت چی بکات بۆ ئەوەی ئەوانە جێبەجێ بکات بۆ ئەوەی لانی کەم بتوانێت دڵنەوەی خەڵکی ناوچە کوردستانی کێشە لەسەرەکان بێتەوە بتوانێت چاوەڕوانیان بڕەوێنێتەوانێت لەو ناوچانەدا زۆر شت دەتوان بکەین وەکو کورد وەکو لە سیاسیانەکان وەکو حکومات زۆر وەکو ڕاگەاندن وەکو وتار پێت ئوتم وەکو کێشەیەکی گەورەیان هەیە ئەو ناوچانە لەگەڵ چێ لەگەڵ سەیتەرەکانی کوردستان زۆر بەردەوام لە هەرچی قەیرانێک بێ ئەوە هەر دێتەوە کابرا پێ دەڵێ بگەڕەوە یان بزربەرە ئەوە دەزانی یعنی زۆر ئەوەی دەکە عاجز دەکە
زۆرشت هەیە زۆرشت هەیە کێ بەکی ئەڵێ بگەڕێنەوە یعنی بگەڕێەوە تێنەگەیشت. پێکهاتەکانی بڵێن دەشتی مووسڵ باشە. دینە بۆ کوردستان باشە لە سەیتەرە لە کوردستان. لە سەیتەرە کوردستان ئەیان گەڕێنەوە ئەیان گەڕێنەوە بۆچی؟ نازانم یان دەزانی ڕێنمایەکان یعنی ئەمە بۆتە کێشە بۆ ئەوان. ئەو تەمان ئەوە کێشەیەک نمبەر وەن بوو کاتی ژوار ئەوە با خەڵێک بێ لای بەڕێستان ئەمن ڕێزم و ئاسایش و سەیتەرەکان ئەوانش ماندی دەبن و حەقیانە ئەمنیاتی کوردستان لەسەر ملیانە بەرام دەبێ ڕێنمایەکانی ئەوانە تایبەت بێ ئەوانە چکو ئێمە کێشەمان لەگەڵ عێراق لەگەر ئەو دەوڵەتانە ئەو ناوچەنە ئەگەر ئەو هاتە عامل بکەین لەگەڵ خەڵکی ئەو ناوچانە ئەمە خەسار دەبین وەکو پێت وتم دەبێ خۆمان ئامادە بکەین لە بۆ ڕێفراندۆمی ئەو ناوچانە ئایا ئەوان دەڵێن ئێمە کوردستان دەوێ یان بەغدامان دەوێ ئەوە یەک دوو ئێمە وەکو کوردستان سنوورمان نییە لەگەڵ شیعە لەگەڵ پێکاتە شیعە سنووری کوردستان هەموو لەگەڵ پێکاتەی ینی عربی سنەیە عربی سنەیە لەگەڵ شیعە نیوانە ئێمە نە لەگەڵ سنە وەکو کورد هەوپایمانێک بەقەوەتمان کرد و ئێمەش هەنە زۆر جار لەگەر شیعە لە بەغدا شەریکن بە حکوومەت و بە ئەوشانە شیعە چی دەکە وەکو پێتەوتم ینی دەزانی سیاست بکە لە دژی کوردستان کو ناهێلی هەوڵاتیەک لە بەغدا یان لە بەسرا بلێ بۆ کوردستان بە ئەو لە سەد ئەو حەودە لە سەد ئەوها کردووە بە شارەکانی خۆ بۆ ئێمە هەشتا و سێمان هەیە هیچ دیار نییە ڕێکلامیان و ڕاگاندنیان و وتاریان بەهێزە زۆر ئێمە ئەو تشتەمان وەکو ملەتی کورد وەکو حەزبەکان وەکو حکوومەتی کوردستان نیمانە بەداخەوە هیچمان نییە دەستخۆش بەڕز دژوار بەڵام بە کورتی پێم بڵێ با چەند دقەیە کاتماوە بیتەمە کاک سەعید پێم خۆش بۆ وەڵامی ئەو پرسیارە بدەیتەوانێ کاتێککە ئەو بەڕێزانی کە کاک ئەیماد باسیەکە لە ناوچە کێشە لە سەرەکان و لە نینەوە بە تایبەتی ئەیانێ بێنە ناو هەرێمی کوردستان ڕێگریان لێکرێ بۆچی؟ ئەوە دوو قۆناغە لە کاتی شەڕی داعش هەولێر مستهدەفە پیلان و ئاژاوە زۆرە بۆ هەولێر چکەرە مرکزی قەراری کوردستانیە لە زەمەنی داعش دەیان موامەرە پوچڵ کراوەتەوە خۆتان ئێستاژە بینن چەند باندێکی ئیرهابی ئەگیرێت ئەوان تعلیماتێکیان هەیە ئەو تعلیماتە ئەوەیە یعنی دڵنیا من لەوەی کەسێک کەرێتە ئێرە مەسەن 1995 خەڵکی باشە و هەوڵاتیە و مافی خۆیەتی بۆ بێرە بەڵام لەناو ئەوان خەڵکێک هەیە شاراوەی تۆ بێ ئجرعاتێک بکەی بۆی ئەو خەڵکانە بدۆزیتەوە لە دوای کۆتای هاتنی داعش یان لاوەزبووی لەو منتیقەیە ئێستا ئاسانتر بووە نەرمتر بووە ئەگەر خەلەلێکی شیوا هەیە یعنی ئەزەتی خەڵکە دەن دەستگای سکاڵای ئەتوانن ئەوان بێن سکاڵی خۆیان بکەن چکە ئەو سێتەراتانە ئاگدار نەکراونەتەوە نەک کورد نەک کلد و ئاشووری حتا عەرەب و تورکمانیش زۆر ئازادن ئێوە بینن بۆ سەیرانگاکان خۆ لە مووسڵەوە خەڵکیش دێ بە پاس دێن بە مەجموعەیەکی زۆر دێن گەشتیارەکان دێن ڕێگریان لێ ناکرێ بەس هەندێک مەسائل هەیە سیرەکەی سیارەکە گومانێکی لەسرە یان شخصە گومانێکی لەسرە یان ناوەکەی نزیکە لە ناوی ئیرهابێک کە ناوی لای ئێمە هەیە ئەگەنە سەیتەراتی هەرێمی کوردستان زۆر ئاسانکارێکە بۆ ئەو خەڵکانە فەرقیش نییە یەکەم لە بینی کورد کە ئەڵێم کورد ئەوانی لە هەرێم من ئەوانی لە ناوچە کێشە لەسەرەکانن لەگەڵ پێکهاتەکان ژەوان چ لە هەرێم مەژین یان ناوچە کێشە لەسەرەکان تەنانەت بەنسبەت عەرەبیشەوە فەرمو بڕۆن سەیرانەکان هەموو کۆڵێ هەفتانە عەرەبێکی زۆر دێ بە پاسێکی زۆریش دێن هەر بۆ تاواکردنی قسەکەی کاک دژوار کاک ئیماتەر وای لێ هاتووە ئێستا زۆرینەی خۆمان باسەکەم ڕۆژانی هەینی کە شووی ئامە ناچینە دەرەوەڵین بە گەشتیارەکان ئیسفادە بکەن بێنە ئەو ناوچانە ببینن ببوورە با کاتەکە بدەین بە کاک سەعید کاک سەعید ئەمەوێ باسی زۆر شتمان کرد باسی زۆر کێشە و گیر و گرفتمان کرد ئەو مەترسیانەی کە لەسەر قەوارەی هەرێمی کوردستان هەیە با پرسیارەکەم ئەوە بێ بۆ بەڕێستان لە ماوەی دوو خولەکە وەڵام من بەرەوە سوپاس دەکەم کەواتە کورد دەبێت چۆن خۆی کۆبکاتەوە چۆن خۆی ئامادە بکە بۆ ئەم هەڵبژاردنە کە دەبێتە دەرفەتێکی دیکە و کارتێکی دیکە بەدەست کورتەوە لە دەستی نەدا دوێ هەموو هێزت کوردستانی بەرژەوەندیت بالایەت کوردستانی و پێکهاتت کوردستانی بەرچاو بگرن نەک بەرژەوەندیت خۆیت حەزبایەتیت تەسک هەزر بکن و ببنا ئەگەر هەکە دەنگێ کووردا لێ دەبەرەیان لێ دەبەرێش دەستچە و کاندیدەکی دی لەسەر حەسابێ کاندیدێ کورد بسەر کەوێ
هەر دەبەرەکە تایبەتوان دەبێت کوردستانی دەربەی ئیدارا هەرێمێ هەر دەبەرەکە هەکە حەزبەکە کوردستانی زانبێ شانسێک کاندیدەوی نینە بلا حەزبات یا کوردستانی هەکە شانسێک کاندیدەوێ زیدەتر بێ هاری کاریاوەیە حەزبێ بکە وان دەنگاژی ئشوی کاندیدێرە کۆم بکەش بەر مەحسەلانی هایل ئەنجامدا هەر کاندیدێ کوردێ بسەرکەوێ هەروێ نوێنەرایەتیان ملەتی کورد و هەموو پێک هاتێت کوردستانێکە بێجا هەر دەبەرەکە کوردستانی دەربەی ئیدارا هەرێمێ بێ ئەم داخوازێ ئەش ئەحزابێت پارتێت کوردستانی بکەن کە هەموو یەک بگرن هەر حەزبەکە هەکە دەنگێ دوێ بەهرا کاندیدێوێ نەکن بلا دەنگ دەرێت خواهان بدا هەکە دەنگ بدناوی کاندیدێ هەکە شانسێوی سەرکەفتنێ زێدەترە ژبەر وەکە مشتەرە گوتی هەکە کاندیدێ پارتی بسەرکەت کاندیدێ کوردەوەکە کاندیدێ یەکەتی بسەرکەت کاندی وێ گۆڕان وێ یەکگرتووێ هەر حەزبەکە دێ کوردستانی هەکە بسەرکەت کاندیدێ کوردە لۆمە ئەمەدخوازن ئەلوان دەبرێت کوردستانی کەرکووک بێلخانەقین بێلشنگال زمار المەخمور بێ ئەحزابێت کوردستانی بەرژەوەندیا باڵایە گەلێ کوردستانی و پێکهاتێت کوردستانی بەرچاو بکەن هەم پەیامێکی ڕوون بوو هەم پەیامێکی زۆر کوردستانیانە بوو زۆر بە کورتی بەڕێز دژوار کاتم هیچ نەماویستە شتێک بڵێ وتە قسەم هەیە هاوڵاتیانی خۆشەویست بە تایبەتی ناوچە کێشە لە سەرەکان بتنە سەر سندوقی دەنگدان دەنگت بە قەد ئارپیجیەک دەنگدانەوەی ئەبێ مافی دەنگدانت هەیە ئەو مافرە دەزمەدا دەنگ بدە بە کورت بەو حزبە ڕازی بدە حزبێکی تر بەو کاندی ڕازی بیدە کاندێکی تر ئاخر قسەشمەوەیە ئێمە ئەگە کورسی باش بێنین مافی خۆمان یەکریز بین بە بەغدا و بە وڵاتانی دەرەوە بڵێمە دەرەوسەکان فەرمون باش شەراکەت لە عێراق بکە ئەگەر نا ڕێفراندۆمان بۆ زیندوو بکەنەوە عێراق مەشاکلێمە چارەسەر ناکە ئەوان لێ مەسوول نەگەێمە دەسەکانت خۆش بێ زۆر سپاس بۆ هەرێک لە بەڕێزان دژوار فایق ڕاوێژکاری باڵا لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی هەرێم بۆ ناوچە جێنا کۆکەکان هەروەها بەڕێز ئیماد باجەلان شرۆڤەکاری سیاسی سپاس بۆ بەڕێزیشتان هەروەها بەڕێز سعید جەردۆ چاودێری سیاسی کە لە دهۆکەوە ڕاستەوخۆ بەڕێزیشتان لەگەڵمانابوون سپاس بۆی کە ئامادەبوون لەگەڵمان وەڵامی پرسیارەکانتان داینەوە بینەرانی ئازیز و خۆشەویستی کوردستان 24 بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم دیبێتش جارێکی ترێڵینەوە بە هیوای ئەم پرۆسەیە سەرکەوتوو بێ زۆرترین دەنگ و زۆرترین ڕێژەی کورسی بەدەستبێنین بۆ ئەوەی نوێنەرەکانمان بتوانن نوێنەرێکی ڕاستەقینە بن لە پەرلەمانی عێراق داکۆکی لە ماف و شایستەدارایەکانمان بکەن بە ناوچە کوردستانی کێشە لە سەرەکانیشەوە چی دیکە لە چاوەڕوانیدا نەمێننەوانێ زۆر سپاس بۆ هەموو لایەک